ئەبێت چوار شت لە یەک بکاتەوە، چوار شت هەموو ژیانی تۆ چوار بەش. شتێکت هەیە عاجلە ئەبێ بە پەلە بیکەی زۆریش گرنگە، شتێکی تر هەیە زۆر گرنگە لە ژیانی تۆیە بەڵام پەلە نییە. ئەمە دوو شت، هەردووکیان گرنگ، یەکیان زۆر بە پەلە بێ بیکە، یەکیان پەلەیتیان. دوو شتی تر هەیە هیچ گرنگ نییە لە ژیانی تۆیە، یان کەمێ گرنگە لە ژیانی تۆیە، پشکێکی کەم لە ژیانی تۆی ئەوێ بەڵام ئەویش بە پەلەیە. شتێکمان هەیە هیچ پەلەشیتیانە و هیچیش گرنگ نیە. کورەبێت ئەی گەنج تۆ بزانی کاتێ خۆ تۆ چۆن سەرفەکە مۆبایلێکی کردەوە بەدەستەوە سەیری فلیمێکەکەی، نە گرنگە بۆ ژیانی تۆ نە پەلەشە. ئەمڕۆکو جاران نەماوە حەڵقەی فلم لەدەست دەرچوو نێتەوە، یوتوب موتوبە پڕە، هەر کاتێک فەراغت هەبوو ئەو کاتە توانی سەیریکە حتا ئەگەر شتەکە زۆر گرنگیش بۆیە بێت ژیاکەیتەوە ژیانی خۆت. ئەمڕۆ کاتی باشترین کاتی کەسابەتە لە عومرتە، گەنجی جوانی ئەتوانی لە خەیاڵاتە ئەژی، خەیاڵاتێکی بێ کەڵک، نازانی ژیانی خۆت چۆن تەرتیب بکەیت. زانایانی جیهان ئەڵێن کام شت گرنگترین شتێکە تۆ جێبەجێکەی، ئایا ئەو شتێک کە زۆر مهمە و بە پەلەیە، یا ئەو شتەی پەلە نییە بەڵام زۆر گرنگە. ئەڵێن ئەوەی پەلە نییە زۆر گرنگە، هەر کەسێ بیکە تەخطیتی بۆ ژیانی خۆی دانا و نەخشەڕەی داناوە گەورە دەرەچێت. لەوە چێت دەوڵەمەندبوونی تو دامەزراندنی ژیانی خۆت شتێک بێ بە پەلە نەکرێ، عاجل نەبێ ئاجیل بێ، بەڵام زۆر گرنگە لە حیاتی تویە. چونکە موسڵمان باشترین موسڵمان ئەو موسڵمانەیە کە هەیەتی و ئەبەخشێ، دەسێک کە ئەبەخشێ زۆر گەورەترە لەو دەسێکەوە داوا ئەکات و تەڵەب ئەکات. بۆیە تو ئەبێ ژیانی خۆتە تەوزیع کرد بێ، نووسی بێتێ، بزانی چی ئەکەی، کام ئەهەمە کام مهمە. لە ڕۆژی قیامەتە ئایا لێپرسینەوە لە ئینسان ئەکرێ لەسەر ئەو شتانێکەوە ئەهەم و مهمی تێکەڵ کردو؟ ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ ئەفەرمێ ئەگەر شەیطان دەرەقەتت نەهات، ویستی شیرکە پێ بکە نەتکرد، ویستی گوناهی کەبیرە پێ بکە نەتکرد، ویستی بدعە پێ بکە نەتکرد، ویستی گوناهی سەغیرەش پێ بکە نەوکرد، ئەڵێ لێت تێکەڵەکە، شتی باش و زۆر گرنگ و کەم گرنگی لێت تێکەڵەکە. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ جاری وایە کەسێک گوناهێک ئەکا گوناهەکەی بە خێر بۆ ئەنووسێ لە فقهی ئەولەویات. گوناهێک ئەکا گوناهەکەی بە خێر بۆ ئەنووسێ. بنمونە واجبە لەسەر حیاتی خۆت بپارێزی. کاتێک خەریکە ئەمری دزی ئەەکەی، دزی لە کەسێک لێ ئەخۆی، ئەم دزیە بە ئەجر بۆ ئەنووسرێ، بۆ چونکە ئەهەم و مهمە پاراستووە، ژیانی خۆتە پاراستووە. بەو تۆزە دزیە توانیتە حیاتی خۆت ڕزگارکە یا حیاتی کەسێ ڕزگارکە، فەرق ناکە. بۆیە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمڕۆ ئەم حاڵەی تێکەوتوین، بەتایبەتی گەنج و شەبابمان حاڵێکە کافر و بێدین دروستی کرد. ویستویەتی ئێمە مەشغوڵ بین بە شتانێکی زۆر لاوەکی، شتانی ئەساسی و زۆر گەورە هەر هەمووی لە دەست بدەین، واز لە ئەهەمەکان بێنین، خەریکی کاری مهم بین، لەوە چێ گرنگیش بێ ئەم کارانەی کە ئەیکەین. بەڵام ئەهەم لە ژیانە، گرنگترین لە ژیانە ئەبێ ئێمە بەدوای ئەوە وێڵ بین. ناکرێ منی موسڵمان شتێک کە هیچ پەلەشم نییە. ئەڵێن هەر کەسێک ئەگەر هاتوو شتێکی غێر عاجلی غێر مهمی کرد، یعنی هیچ پەلەی نەبوو ئیشەکە و هیچیش گرنگ نەبوو بە ژیانی ئەم، ئەگەر هات ئەمەی کرد ئیلا خەلەلێکی عەقڵی هەیە، ئیلا گرفتێ لە عەقڵی ئەم کەسە هەیە، بۆیە نەیتوانیوە چاکترین و باشترین لە ژیانی خۆی هەڵبژێرێ. بۆیە عەزیزان لەم زەمانە پڕجەنجاڵیە ئێمە زۆر پێویستمان بەوەی خۆمان بخوێنینەوە. ناکرێت تۆ ئەهلی مزگەوت و نوێژ و خواناسی و دینداری خۆتە نەخوێن بێتەوە، هەرچی هاتە پێشەوە ئەیکەم و نەهات خۆت بدەیتە دەست شتانێکە هیچ ڕەبتی بە تۆ نییە، حیاتی خۆت هەر هەمووی فەوتێنی. ئەم کاتانە هەموو لەحظەیەک بۆ ئێمە گرنگە، هەموو هەناسەیە بۆ ئێمە لە ژیانە گرنگە. چاوکەینەوە ئەم تەختیتە گەورەی کە کافر دای ڕێژاوە ئێمەی تێ کردووە، ئێمە کردوتە سجن. هەموو گەنجەکانمان ئێستا ئەمڕۆ لە سجنە، هەمووی سجنی شاشەیەکن، هەموو سجنی کۆمەڵێک کارن کە هیچ ڕبط و علاقی بەوانەوە نییە، سەر ئێشە زیاتر نەبێ و مەشغوڵکردنی مێشک و زیهن و فکریان نەبێ. ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کات بەلامانەوە زۆر شیرینە، زۆر گرنگە، ئەهەم و مهم بە جوانی لە یەک ئەکەینەوە، هەمووشی بە ئەجر بە تاعەت بە عەبدایەتی سیر ئەکەین. چۆن نوێژەکانمان هەتا وەکو فەرزمان مابێ سونەت ناکەین، بە هەمان چەشن ژیانیشمان حتا فەرزەکان و ئەولەویاتی حیاتمان نەبێ دەست نابێنە پەنا نابێن بۆ تەحسینیات و جوانکاریەکانی ژیان.